پزیشکانی چاو لە شاری سلێمانی 15مین کۆنفرانسی زانستی خۆیان گرێدا بە بەشداری کۆمەڵک لە پزیشکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خوارووی عێراق. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەوەی ڕاگەاند سازکردنی ئەم کۆنفرانس و دیدارە زانستیانە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە شاری سلێمانی ئەوە دەگەێنێت ئەم شارە پێشەنگە لە پێشکەوتنەکانی زانستە پزیشکەکاندا. بخۆی هێنانی کۆنفرانسەکە بۆ شاری سلێمانی نیشاندەری ئەوەیە کە شاری سلێمانی لە ڕووی زانستی پزیشکی چاوە لە ئاستێکی پێشەوەدایە. نەخۆشخانەکەی ئێمە یەکێکە لە سنتەرە گەورەکانی عێراق و باشترین چارەسەری تیا ئەکرێت بە غوتەی بەرپرسی جەمعیەی ئەطیبای عێراقی کە ئێستا دکتۆر حەمزە لێرە ئامادەیە. ئەمە خۆی یەکێکە لە نیشاندەرەکان کە شاری سلێمانی بۆ خۆی لە ئاستێکی پێشەوەیە لە ڕووی زانستیەوە. پزیشکانی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو لە سلێمانی هاتنی پزیشکانی دەرەوەی هەرێمی کوردستان پڕبەها دەزانن بۆ ئاڵوگۆڕکردنی زانستە پزیشکەکان و ئاشنابوونی پزیشکانی خۆشمان بەو زانستە سەردەمیانەی کە لە دنیادا دەگوزارێن. چەنەها توێژینەوەی تازە چەنەها شتی تازە ئەخرێتە ڕووە باسەکرێت ئەو شتە تازانی کە لە چاوە داهێنراون باسەکرێت هەروە چەنەها وەرکشۆپ و وەشەی تیا ئامادەکرێت کە بۆ مەسەلەن ئەو شتە تازانە کە بەکارهاتوو کە لەسەر کۆمپیوتەر و یاخود بەوەی شێوەی تایبەت ئەنجامەرێ. گۆڤارە زانستیەکانە یان لە کۆنفرانسە زانستیەکانی جیهانەوە باوە کە خیبرە و سکیڵ و ئەو شتانە بگۆڕێتەوە لە بینی پزیشکەکانە. من زۆر بە گرنگی ئەزانم کە هەموو پزیشکێک پێویستە لەم کۆنفرانسانە ساڵانە بەشدار بێت. کۆنفرانسی زانستی پزیشکانی چاو بە 15مین کۆنفرانسدا دەنرێت کە بڕیارە 2 ڕۆژ بخایەنێت بە بەشداری پزیشکانی پسپۆڕ و شارەزا کە دەرفەتێک دەرەخسێنێت بۆ تەواوی پزیشکانی هەرێمی کوردستانش شان بەشانی زانستە جیهانیەکان هەنگاو بنێن و بەشدار بن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.